ئاوڕێن ئەو کاتتان باش هیوادارم باش بن ببوورنە سەر تەلەگرام شتێکمان ڕیکۆرد کرد سەرکەوتوو نەبوون هەرچەندە ڤیدیۆکەمایە بەڵام وا باشترە دووبارە بکەینەوە بۆ ئەوەی بەهەڵە لێکدانەوەی لۆ نەکرێ بەخێر بێن ئاوڕێیان تەزیل دەکەم ئیتر مشکلە نییە من ئەو پەیجەم نیمچە مردیە بەڵام لەگەڵ هەموو ئەوش تەزیلی دەکەین چی دەرەچی با دەربچێت گرنگ خاوەن پرەسیبی خۆمان بین بەخێر بێن هاوڕێیان ئێستا هەندە قسە و باز لەسەر سێ دۆسی هەستیار دەکەین سێ دۆسی هەستیار ئەزانین کووە ناوەڵاوهانیە یاخوا بەخێرنەوە وەڵا برا فەیسبوک قەرەبارەخترا هاوڕێیان تەلەگرامەی جۆنی بکەن جۆنی وشەکی ئینگلیزیە وەکو لایکە سەبسکرایب هیچ قەلەق نەبن کەستان قەلەق نەبن کە خەلەلی دەبێیان تووشیەوە دەبن زۆر ئەمینترە لە هەموو ئاپەکانی کە لە ڕووی هاک لە ڕووی شکایەت لە ڕووی ناویشتان چەند فەیسبوک کەشف هەر ئەوەندە فەیسبوک ئێستا ئەمنێتی زۆر بەهێز بووە بۆیە هیچ قەلەق مەبن لەو نوقتەیەوە لایکەن بۆ ئێمە زۆر باشەکو باسم کرد ینی وێنەی ئۆزەلان لە هەموو شوێنە یاسا کەچی لێ تەلەگرام بڕۆ سیر کرد پەیجی هەیە کەناڵی خۆی هەیە ئێرانیەکان خەتی شیعەکان کە ئەمریکا و ئیسرائیل و حزب الله ئەوانە هەموو مەسەڵەن دژیانن ئەمریکا پێ ناکرێ رووسیا ناتوانیوە لە ئوکرانیەکان بکە بەنمونە ئوکرانیەکان کورا هەرچی شتی قێزەوەنی کەشە کە لە هیچ پرەنسیبێک نییە لەوێ هەیە ئیتر ئەوە فرسەتەکی باشە لە کۆر ئەو بەڵای پارتی بینەوە ئەمری نەمینێ حیزبێک 77 ساڵ تمەنی بی تخوا شەرم نییە لە کۆمنت و پەیجێک بترسێ سێ سەرۆکات دوو سەرۆکاتی و هەولێری پایتەخت و 100 تەلەڤیزیۆن و هەزاران کادریتی بە شەرم نییە لە یەک پەیجی دەترسێ نەگەری منیش خەڵکی کەش ئەو حیزبەیە کە داژر دەوێت انتخابە 150 مەیە بەخێر بێ ناوڕێیان ئەزەو تەلەگرامەی قەرەباڕغی دەکەین من تەحەدا دەکەم ئەگە پارتی لێم گەڕێ بە 6 مانجی نەمەیەکێک لە تۆپە ئەکاونتە تۆپەکانی سوسیال میدیا لەبەر ئەوەی بەزانم یعنی دۆسیەم پێدەزوڵێ کەیس دەبیتن بەهەرحاڵ بەڵام ئەمە ڕوبەڕووی هێزێک بووینەوە زۆر ترسنەوە کە دەست لە بۆ وەسائیلی ئەوە دەبا هاوڕێیان دەمێتر ڤیدیۆیەکم تۆمار کرد سەرکەوتنەوەم یەکەم جارە تەلەگرام هەتا فێر دەبی بەخێر بێن سەرچاوی ئێمە دووبارەی دەکەینەوە بە پەلەح دووبارەی دەکەینەوە هاوڕێیان سێ دۆسی زۆر گرنگ با لە کاکوەهابی دەست پێ بکەین کاکوەهاب هەڵە بجەی کاکوەهاب وەڵایە ئەیبە دوست بەڵای پێش 1000 تەلەفۆن مرۆت کردی هەبلۆ چی کردین ئێستاکە نازانم ڕقەمەکەت نەمایە چییە هەر ئەو ڕقەمایە چەند پرسیم وتی ئەو ڕقەمی وەهاب هەڵە بجەیە دەمێ هەندە پرسیارە لێ بکەم بەڕازی یعنی وچ هەموو مەسوولەکان ببورن دەمەوێندە پرسیارە لێ بکەم پرسیار یعنی قابلە چییە کار چیمە تو قائیدی بەڕ و بەحری ئەوەی ئەگەر چی خراپە ئەلێرە ئەز هەر ئەوە مابوو نێت کەواتە خەتی ئەنتەرنێت کاک وەهاب کاکە ئەڵێن لەو ماوانە کەسەکت لێ گیرایە ناوی سەرکەوت پیرۆتە سەرکەوت پیرۆت هاوڕێیان هەرچ قەلات زەیە 200,000 دۆلاری رەکم بووە کارە لە چە لێی گرتیە کارە لە چە کادیرەشی دەستگای زانیاری هاوڕێ خۆیچ لێی گرتیە پێی گوتیوەتی کاکە ئەو شتانە ئیوە هاپەڵە بزەیوە لێشم دەگری وەسڵم دەوێ بڕی ئەوە وەرەقەکەم دەوێ ئیتر چەک کێشە دروست بووە هاوڕێیان بەزوو تخوا یعنی ئەو جەماعەتەی دەستگای بەڕاستی و ناوە ئەنتیکۆپەنتیکانە و یان بێزەلەتانە چیانی پێتان ناخۆش نەبی تخوا کارە لە چە و سیروانە لوتە مەسئولی شعبەی مخابرات بووە هۆبەی مخدرات ئێتخواوە ناوە ینی ئەو لە قابانە کارە لە چە و سیروانە لوتە تا ئەو سیروانە تا ئەوە بوو لەگەر وەها پەڵەبزەی کە بە شەڕ هات و ئەو وتیان هەکاری گولەچی لە پێیدایە مەسئولی مخدراتە یەک ئەڵقەی دەستی بە 15,000 دۆلاری کردە بەردیشە در نەمەخری بدوێتی چاوت دەخۆم کاک سیروان تەلەفۆن لۆ دەکەم لە ئەڵمانیای بەس نەبزانم ئەو ئەلگوسیلەت ئەو بە دەفتەرونی لە شێخ پەیدا کرد ئەی هاوار دەفتەرونیم کاکەکاری هەوران چیرۆکە چ کاکەکاریان و باس کرد مڵای خۆشە
هەکاری باوکی مەسئولیت یعنی یەکێک لە مەعتەمەدەکانی اطلاعاتی ئێرانە لە ناوێچێتی ببوورن ئەوە غەڵەت بوو وەختی خۆی هەوڵی کوشتی کۆسە ڕەسوولیان دەنازانم دەتەنە بیرێن کۆسە ڕەسوول گرتیت بابی ئەو هەکاری خەزووری عومەر سێد عەلیشە وەڵاگا ئیتر کۆسە مامزەلال کە تەمەع بینەوە کاک عومەری سەید عەلی واستەی لۆ کردیەوە مەسئولی اطلاعات بە هەوڵی کوشتنەوەی دایە کۆسە گوتی بەریدەم بەس بەیەک مەرزی لاقی دەشێن گولە چی لە پێیدایە لە بۆ نیشانەی فعلەنیش بە گولەوە وانە کاکە کاری دەزانم فول دەبی ئێستا پێ بەس کاکە وەڵاو وایەوە هەموو خەڵک دەزانی خۆ من لە چێ دەزانم لەستۆ بۆمە ئەوانە بەهەرحاڵ ئاوڕێیان کاک وهاب ئەو زەرفەت چیە لە بۆ خەڵکی دەنێریم یعنی ئەتو فەسڵ کرا بەس پارە زۆر لە خەڵک وەردەگری پارەی وەردەگری زەرف لە دەوڵەمەندەکان دەنێری دەرێ پارەم دەوێت خۆ شەرم نییە ینی باشم دەزانم فەسڵ کرایی بەس کاکە ئەوەندە زۆر باشە لە مؤمنی برادر دەوی زیندانی سێ لۆ پارە دووەگرتی و دوو چەکدارت چەک کردیە پاسەوانی چێ سەروان دەشت لەسەر کێشەکە ئەو دژمنکاریەیە کە لەگەڵ ماڵی کاکتەها هیچ بەهەرحاڵ ئیتر پارەی دەدنێ وەردەگری هاوڕیان بۆ زانیاریتان پارتی وێچێتی مەسئولەکانیان پارە لە زۆربەی و دەوڵەمەندانە وەرەگرن خەڵک لە هەموو وڵاتێک زەریبە وەردەچیە زەریبە کەچی لە فەریبە بلۆکەین چەند بێزەلەتن ئەوە نیان دەکەسن وەکو مێشە دەکەویتە ناو خواردنێ بە جددیمە ئەینەن مێش هەن دەکەونە ناو خواردنێ سەردرت دەگرن شەرم ناکەن نازان دوو جوملەش بنووسن بەهەرحاڵ کاک بە قوربان وەها بوو هەموو بەرپرسەکان لە کۆنی سلێمانی لە بۆ ئێستا هەچی باڵا دەست بووە پارە وەرەگری حەقی دەرێ پارەم دەوێت زەریبە لە هەموو شوێنێک زەریبە هەیە لایوانە ماڵە مەسئولەکان و حزبەکان کوڕی مەسئولە باڵاکان پارەیان دەوێت چێک لەوانە و ئەڵێن وا پەڵەبزەی زرف دەنێری دەوێت دەوڵەمەندەکان تێیکە ماگان چەند ملیۆنە چ خڵدەکەی و کاچی من بە بێوەی ئارەقەی کوێ ئەمباری تێدەگەی مریشی بفرۆشی کورە چاوی من دەبڕۆ هێلکەی بفرۆشە شەریفتر نییە لەوەی قەدر لە خەڵک دەگەی قابلە خۆ دنیا شەو ڕۆژێک نییە ئێوە خوای لێت قەومی بێ ئەوروپاش وازە لێ نانی چاوەکەن تر پارەشی زۆر خڵ دەکەنەوە ئەوە کوڕەکەی نێچیری باسییان دەکرد ئەنگۆختی خۆی ئەویش بەنا ئەو خەڵکی کرد بگوت بێ هەم بەسای بابم دەوڵەمەند بوونە پارەم دەوێتەوە بەسای بابی دەوڵەمەند بوونە پارەیان دەوێتەوە بەڵام تخوا کاک وەهاب بە جددی ماوە ئەوە پرسیارەکە یعنی ڕاستە توی لە هوتێل لە مۆڵ جوودی لە کەرکوچێ 2004 لاق پەنجەرەی پێت بریندار بوو خینی لێات دانگۆ فنگەفتنگ دەگریای دەرگوت وەڵڵاهی دەمرم منداڵەکانم بێ دایک و باو دەمن یعنی بە منیان گوت 100% دڵنیابە لەو خەبەرەی تو وجدانت قاچت لاقت بابە هەولێری ئەماندا قسە بکەین لاقت بریندار بۆ ڕاستە دایانگوت یعنی دەگیریای دەرگوت دەمرم منداڵەکانم بێ دایک و باو دەبم گوت بووی فرەنگۆ نازان نەزیف دەبم نەزیف چاوت دەخۆم قایدی عامی قوواتی مسلحە هاوڕێیان بچینە سەر دۆسیەی دووەم پارتی پاراستن وەیسی بارزانی کە ئێستا سەرپەرشتی فەعلی دەکاتن چەندین کەسی بەرپرسی باڵای پارتی کردیە یان لەژێر ڕەهن و قامەی جەبری مەنعی سەفەر هەموو ئەو شتانێک تێدایە داوای پارەیان لێ دەکەن دەرێ ئەنگۆ دەوڵەمەند بنەوەکو کاک وەهاب و کوڕەکەی نێچیری بە سای ئێمە پارەمان دەوێت ماوەک نەوەبەر ئەگە بێتە بیرتان ئەمە کەیسی کاک شۆڕش ئیسماعیل عەباس شۆڕش ئیمام عەباس هورمزیار ئیبرازمان کرد تا گرتیتیان مەسئولێکی ئاسایش بوو ئەزە مەسئول مەکتەبی ئەسمە دەرگوشێ تا ئێستا نەدرایتە دادگا ئەو پێشی گوتی ئەمە نادەینە دادگا بە بابیان گوتێ لەبەر ێنگۆ بنە ماڵەشی پارتین بەس پارەمان دەوێت پارە 20 ملیۆن دۆلاریان دایە قبوڵی نییە هێشتا 20 ملیۆن سکرتێرەیان بەرپرسی مەکتەبی ئەسمە دەرگوشی خانێکیشان لێ دەست کردی پارەیان دەوێتن پارە زەریبە لێرە زەریبە 130 ئەو هەلەیە چەند معاش زۆر بی ئیوان ژوان دێ بەزۆ خۆیان لە تەنکەی باقەلە تا ئەن وەیسی بارزانانی ئەو پارە وەردەگریوە نییە بدرێتەوە حکوومەتی لە پرۆژێک جادە و قیر و خانی و خزمەت ئاو کارە بەسەر بکرد کەی باخەڵی
تەنکەی باغەڵ یەک کەس 20 میلیۆن اسمە دەرگوشێچێک لەو کەسا من نازانم چەندی مەنعی سەفەری لەسەرە دەشاد عەسەن نەجار دەست بەسەرە فەریقەکێ لە ئاسایش کەسەکە ناوی فەریقە بێوار عەبدڕەحمان هاوسەری نەورۆس مەولودی وەزیری کۆنی شارەوانی 5 ملیۆن دۆلاریان لێوەگرتیە مدیر ئامەج سامانە سروشتەکان 5 ملیۆنی لەسەر غرامە کرایە مدیرێکی بەرپرسەکی شارەوانی 5 ملیۆنی لێوەرجێ بەرپرسێکی وەکو گوتم فەریقی ئازایش ئەوانی تر دەرێن تا سەری ساڵ ماوە مەزموعی دەگریت کاک وەیسی وەرە دەوڵەمەند بووی پارەی بینە پارەکان نێوە دەگری هاوڕێیان نوقتەی مە لە چدایە ئەگەر ئەو پارە وەردەگیرێت دەستە خەزینەی حکومەت لە پرۆژەی خزمەتگوزاریە دەست خۆش بکاروێس کەس مانگی لە ئیمان نییە لەوە بەڵام کە دەستە تەنکەی باخەڵت و نادرێنە دادگا و بەو مەرجە پارەیان وەردەگیرێ پارەی دەدای ئازاد دەبی پارەی نابێت ئازاد نابی ئەینە نوچێ یەکێتی چەند دەوڵەمەندە چیانگرتەوی کە لە قائم نەگەڵی کرد کاک سڵاح شەرعی کرد دێنەوە سەری کاک سڵاح دێنەوە سەر ئەو کەیسە تەواو نەبووە پارە دەدەی بە ئازادی نادرێ دادگا کاچی من ئەگەوانە جەریمەیان کردێ بیدە دادگا مەلەفیان لۆ بکەوە ئەگەر مەلەفیان لۆ ناکەوێ ئەنی چییە دەیانگری و پارەگەیان لێ وەردەگریەوە دەبی و دزی حسابەت و لە دزە چی وەردەگریەوە لە بۆ خۆ دزەشکە وایان نایە ینی کاکە حکومدارەتی بەڕاستی ئەوها نابی ئەوە وەختی خۆشی هێرشە ڕەش و بازار قەساب ئەوانەتان گرت و نەوتیان کوون کردی و نازام چیان کردی و ئەوە کردیەوە لە پارەتان لێوەگرتن بەرتاندا ئێ باشە تخوا کۆ حکومدارێتی وا دەبیت یەکێک تاوان بەز یەکێک مریشکەچی بدزی دەیگرن یەکێک مریشکەچی بدزی یەکێک 20 میلیۆن دۆلارت دەداتێ دەرێ ناشت دەمەدات کرد ئێ باشە لەو گرتیتر ئەو کادیرانەی خۆتان لۆ گرتیە بە جددیمە یعنی نقطەکە لێرەدا ئەو قەشمەریکردنە بە دادگاکان هاوڕێیان بە میزاج لۆ بەرژەوەندی خۆت هاوڕێیان سێم شت باز دەکەین سێم شت کەیسی دەستە ڕاستە و کەسێکی نزیکی پاڤڵ تاڵەبانی خەڵاتە لای پارتی ئەویش کچەکەی سەرکەوتی کوبە کاری نە تاوانەوە بە بەردەوام لەگە پاڤڵ تاڵەبانی بوو نازانم لە کێشە ڕوویدا من نامەوێت باز بچمە ناو هەندێک وەردەکاری ئەو کەسێکی سیاسی و ئەوە کێشەیان لێ دروست بووە پەیوەندی بە مەسرور بارزانی کردێ بە پێی ئەو ئاوڕێیان کۆی ئەو شتانەیان باز دەکەم سەرچاوە هەیە برادر هەیە چکو ئەمە ینی ڤیدیۆ بۆتان لە چێ لۆ بینن خەڵک زۆر بەڵگەمان دێ بەڵگە لە چێ بینی کاچی من نەتوی ئەو شتانە خەبەرە خەڵکی نزیکی وانە ئەو کۆن لە هەشتاکان خەبەری ناو ماڵی سەدامی دەگەیشتە چیا و کورد دەگەیشتە ماڵی مەشفە قوران دەیانگوت ئامۆزاگانی سەدامی لەگەر ماڵی خاڵانی خێرڵەتفائی کێشەیانەیە و فعلەن دوای دەرکەوت هەموو ڕاست بوو سەدام ئەوە معاولەی ئینقلابی کردەوە جیرای هیچ بەڵگە نەبوو بەڵام دەواودەوە لەو سەدان ساڵی ڕابردوو کە خەبەر دەهات هەمووی ئەو هالە بوو ئێستا شوایە کەسانی نزیکی ئەوانەیە خەبەر دەدەنەما ئەمن بۆ خۆم لەو کەسانەوە دەگرم کە تاعەدێک دەمەگمی مامەڵەمان لەگەریان کردی دەموو چاو ناسرابووی لە بەرحاڵەوە ڕەبتە بما پرۆژنامە نووس وەکو دەستگای زانیاری و پاراستنە ئەو بە ئاشکرا داوەچیان مەعبەنیان ئەو بە ئاشکرا ئەوان بەدزینە گوایە هەر یەکە و سەرچاوە و ئەوەی خۆیە ئێمە خەڵکە معلوماتمانداتێ ئەوی لە قازان زمانمە بڵاوی دەکەینەوە هەرچی دەستگایەک دە پاراستنیش دەمانداتێ زانیاری دەمانداتێ باڵی پاڤڵ دەمانداتێ باڵی لاهور دەمانداتێ باڵی ئەژی هەمووان وەردەگرین بەس چیانی لە قازانجی خەڵک و خۆمان دابی ئەوانە باز دەکەین یعنی ئەوە هیچ هەموو ڕۆژنامە و ئەوەیە گوایە یعنی ئەوە نەقاش دەدەنێ بۆیە کاری ناکچی سەرکەوتی کوباوی کەم بۆ ماوەی هاوڕێم بیرم کردەوە هیچ کادرێکی گۆڕان احتیمامی پێ نەدرای کە گەڕایەوە ناوێچێتی جگە لە سەرکەوتی کوبای تو ئەزنانی کچەکەیتی کارینا دەستە ڕاستی پاڤڵ تاڵەبانی بووە تاڵیان لە میدیاکان دێشت بووتر ئەمە نازانم ئەوانە بەڕاستی بەڵام دەستە ڕاستی بووە یەکێک لە مەسوولە ئەمنیەکانی بووە لە ڕووی ئەمنی لەگەڵی بووە پێشیان لۆ دروست بووە پاسیقی لەگەڵ پەیوەندی بە مەسرور بارزانی کردیە کۆمەڵێک نهێنی و شتی پاڤڵیشی دایکێ و
چیتە هەولێرە و تەحویلی ئەن دەگەڵێن با ناو نەدەم وڵاتانی خەلیج بۆ ئەن دەگەڵێن چتە ئەوروپا گرنگ ئەڵێن کارینە لەگەڵی نمایە و دنیایەک نهێنی پاڤلیش دەزانیت دنیایەک نهێنی کاک پاڤلە فەندیش دەزانیت کارینە کچی سەرکەوت کوبەی ئارە وەڵای بەس بە تەواتی دیار نییە ینی لە چێ نێوادارین کارینە خان ئەگەر تەلەفۆنەکەی بنێری پەیوەندیش تەلەفۆنی لەگە دەکەین پەیوەندیش تەلەفۆنی لەگە دەکەین بزانین لۆ تووڕە بۆ لە کاک پاڤلی یان خەبەرەکە ڕاستە ڕاست نییە ئەو سەرچاوانە و زانیاریان دەدێت ئەمە ڕاستە یان ڕاست نییە هاوڕێیان گرنگە و سێشتە بوو پارەوەرگرتن لە دەوڵەمەندەکان بیتە میزاج و ئەوەیە توی هەر مەسئولە هەرستێ و قسەی خۆی دەوێت ئێتر چ لە ناو پارتی چ لە ناوی چێتی و زائیدن ئەوەی کاک پاڤلی هەبوو کە یەکێک لە دەستە ڕاستەکانی تەنسیقی لەگە بە پێی ئەو زانی درایتەمە تەنسیقی لەگە مەسرور کردی کۆمەڵێک نهێنی و شتیشی دایتێ کە شکستەی گەورە دەبی لەو پاڤلی تر لە ڕۆژانی داهاتوش بە دیار دەکەیت ئەوەش لە دنیای سیاسەت واردە یعنی ئەو شتانە دەبی بەڵام ئافەریم لەوە حیزب و سەرۆک و بەرپرسەی لە کەمترین لەزمەی بکەیتە دەست نەیارەکان شەوێکی شاد ببورن بە ساڕێن کە تەلەگرامەکەمان احتیمام پێ بدەن قورساییمان دەخەینەوێن دەر فەیسبوک ئاپەچی زۆر بە کێشەیە یعنی قەید و بەندی زۆرە ڕۆبۆتێک دانیشتە 100 کەس لای ریپۆرتی لێ دەدات تەواو نازانیت چش گوترایە وەڵڵاهی برادەرمان هەیە گوڵی دانایە گوڵ ریپۆرتی لێدرایە گوتی تێوە شەم و یەکشەم و دووشەمە ریپۆرتی لێدرایە کاتێکی خۆش